ها بەناوی خوای بەخشندەی میهرەبان گەڕان لە نێو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە چوار وەرزەی ساڵدا بۆ خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباو جێگای شانازی و فەخرە لەوەش زیاتر کە مەهای دڵخۆشیە ئێوەی خێرخواز و بەخشندە هەمیشە دەست و پەنجەتان نەرم بووە لە کاری خێرخوازی لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە بێنە بەرچاوتان بەرنمەیەک لە هەرێمی کوردستان شار بە شار و دێبەدەی کوردستان دەگەڕێت لەکوێ هەژارێک نەدارێک هەبوو بێ ئەوەی دەناسێنێت و ناڕەحەتی و ناخۆشی و فرمێسکەکانیان بۆکا بە خەندە و خۆشی بۆی هەمیشە بە کارەکانی ئێوە بە بەخشندەی ئێوە بە دڵسۆزی ئێوە ئێمە دەگەڕێن و ماندوو نابین و هەژاران و نەداران بەسەر دەکەینەوە و لە هەرکوێ بن بۆی بتوانین هەر جارە و ماڵێک لە نەهامەتی لە ناخۆشی لە ناسۆری ژیان ڕزگاریان بکەین ئێمڕۆ بەرنامەی بەخشین لە قەزای سۆرانە و ئەمانەوێت چیرۆک و ناڕەحەتی و ناخۆشی ئەم خانەوادا بۆ ئێوەی خێرخواز و بەخشنە بگوازینەوە بابزانین ناڕەحەتی و ناخۆشی و ناسۆرەکانی ئەم ماڵە چییە و گیر و گرفتیان چییە و چۆن ئەتوانین بەشێک لە ناهەمواری و ناڕەحەتەکانی ژیانیان بکەین بە خەندە و خۆشی دەرگای خێر و ڕەحمەتیان لێەکەینەوە و بە ناوی خوا دەست پێەکەین بۆ ئەوەی لەگەڵ ئێوەی خێرخواز و بەخشندا هاوکاری خەمەکانیان بین. والله من چار هێتیمم هەنا کرێچیمە کچێکم نەخۆشە خۆتمەشێ 200,000 هەیە لە فەقیرانە خێری لێگەهنە هەنگۆ ئەگە کۆمەکامم بکەن یا خەڵکێ دیکە چەند ساڵا باوکی مناڵانە 2 ساڵ و نیوە 2 ساڵ و نیوە بەڵێ چی بوو کاری چی بوو کارگەر بوو جەلتێ لێلامر یعنی کرێکاری دەکرد و بە نەخۆشی وەفاتی بەس وە باشتر بوو دێ مەسەما بوو ئەگەر دیواری بان نەماندێ چ لێ هێت وەیە ئەوان باب نەمایە ئەو کەتینە سکرا من لۆ من زەحمەتە مامستا دوای وەفاتی باوکیان هیچ مەعاشێکیان بۆ نەمایەوە نەخێر هیچ کەس نەبوو ئیشیان بۆ بکە کەسابەتێکیان بۆ بکە نەڕاگرتن یعنی کەس نەبوو ئیدی ئەمن بووم ئەمەژە ئینەمانە خۆم کاتێ باوکیان مابوو هەر خانووتان نەبوو هەر لە کرێکی بوو نەبوو هەر کرێکی بوو بەڵێ ئەی ئێستا ژیانی ئێوە لەسەر چییە مەسەلەن ژیانەمە زۆر سەختە 4 مناڵ سییانیان لە مەکتەبن وایە بەڵێ یەک ناوچ سێ دەچن 3 مناڵ چەکان دوو دەچنگە کوڕەکە وەکو مناڵی خەڵک ئەتوانی بەڕێیانکەی بە پارە و بە جلوبەرگی جوان وا ناشێن بەس لە من عیجزن بەس ئەوە دەکەم بۆن جوور دەکەم دەئینم کل من عیجز نەبن کوڕەکە زۆر زەختێ سەمند کرد بەس کچەکەم باش داوای شتەکە بەڵێ یعنی هەیە نەبی دەبێژیت بینە یان ئەسیەتم کرد ڕۆژ بۆ ڕۆژ گەورەت بیتم ینی
ئەو سەری منداڵەکانی ڕەفیقی دەکە هاوڕێکانیەکە بەڵێ دەچی دەبژی مامۆ لە مەکتەبێ هوونە ئەمرت حەستکە مەکیوان بم بێژم کوڕم وە نابێتن چۆن ژیان بەڕێ ئەەکەن چۆن بەم کارە خێرخوازەی کە 200,000 مانگانە پێتانەدەن ئیشێ دەکەم ئیشێ دەکەی بەڵێ پیرە ژنێک جەل تێ لێدا بوو 2 مانگە ئەم چم خوددانم کرد ژنێکی حەمل هەبوو ئەمن خوددان کرد خزمەتکردن بەڵێ خزمەتم لەبرەوە پارێ وەرگرت مانگ هەبوو دووەرە قەدانە من 2 نوی دانە من خەڵکێتی زکاتێ تێنیتن یعنی هوتو چۆن ئەو منداڵانە بەجێ دەهێشت دڵ لایەن نەبوو با لە مەکتەبێنە هەندە جار نووسینە یانگە خوددا بەمە یان زۆر دوور نەبیتن نێزیک بووی دەچم ئیشێ دیکە هەبوو ژنێکی کچ بوو 5 وەرەقەدان جەل تێ لێدا بوو گوتە من وەرە ئەم لە چوومانێ گوتم ناتوانم بە منداڵی خۆ لە ناچاریان چی خزمەتی خەڵکەکەی بۆی هەرێ بەخۆی منداڵەکان بێناز نەبن لەوە هەرێ زیاتر والله یعنی خۆشی خۆم هێلانە بخاترەوە منداڵانە ناتوانم نەپێلم جگەرە چ لێ بکەم ئەی چۆن کرێ خانوو ئەدەن چەندێکە هەیە ئیشێ دەکەم هەیە کە یانەی ئەمە عاشای دەهەلگرم دەدەم لەڕێ خێرخواز بەڵێ کوول من گلەی نەبن 200,000 لەڕێ خێرخوازانەوە بۆ تێ بەڵێ. 120,000 کری لێ دەدەین بەڵێ باقیەکەی تر کارەبا و ئاو ئەوانە ئەی بژێویەکە گوتم بەس ئیشێ دەکەم هەیە خەڵکێک زکاتە کیلۆم دەینیت لۆ من سەختە زۆر سەختە جیم تەنگە تا ڕەشۆ هەمە ڕوتوبەتە بەسە ژوورە حشکە بچووکیشە خانوو بەڵێ بچووکە لە ئیمکاناتی ماڵ زۆر زەعیفم نیتم ئێستا بەفرێکی زۆر باریەوە لە سنووری ئێوە باران ئەباری تا چەند ژیان تا قورسترە بێ لەم بەفر و بارانە لەم خانووە ناخۆش نییە زیاتر لە قورسە نەخۆشە مامۆستا زۆر نەخۆشەکەەوە نەشێندەرکەوی نەشێم چم ئیشە خۆ بکەم منداڵەکانم نەچوینە مەکتەبێ ئەوی دەباری نا دیواردا منداڵەکان داوای شت لێ ناکەن کە با داوای دەکەن داوای ئەوەی دەکەن مەزنەکە باشترە کچەکەم 8 ساڵە ئەوە باشە ڕۆژهەڵات ئەوەی دیکەنە نازانن هەیە نییە کاتچیە هەدەڵێن بینە دایە حەلیمە بینە ئەوەی بینە ئەوەی بینە بەڵێ بەنسبەت ئەو جێکەوە لێ هاتوون بەرنامێ بەخشین زۆر زۆر بەخێر بێن کە هاتوون بە قەزای سۆران ئێرەگە ڕەچی شەیدانە ئەو ماڵە جیرانی ئێمەیە 4 هەتیوی هەیە بێ سەرپەرشتن خانووکەشیان کرێ خانوویشی ئەو تۆ نییە کە بڵێتیا بگونجێت یا ئیداری تیا بکە دوایەوەش بەتەنیا بە من و بە جیران و بەولالا ناچێ بەڕێوە ئەگەر بتوان خێرخواز الحەمدوللا لە کوردستان زۆرە ئەگەر بتوان ئیمکانیت هەبێ یارمەتیشیان بکەن بدەن کەشتێکی وایان بۆ بکەن کە لەو نەهەماتیە نەجاتیان بێت چونکە ئەو زستانە سەختەیە وا من چوم جلیکانێ نەوتم کڕیا شێوە ئەو بەو یارمەتیانە باوەڕ ناکەم ژیان بچێتە سەر ئەنجا ئێمە زۆر زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەین کە هاتوون ئەو ماڵی بەسەر کردوێتەوە خوا خێریان بنووسێ نەهامەتەکەیان زۆر زۆرە لەوە زیاتر ئیمکانەتیان نییە کە بچن ێستا سییانیان نەسێتە مەکتەب مەکتەبیش خۆتان نەزانن پێویستی بە پێداویستی مەکتەب هەیە دوای ئیمکانەتەکەی ئەمانی زۆر زۆر کەمە لە حەزەکەی نەگەل لە ڕێی خێرخوازانەوە یارمەتیشان بکەن ئاوە خان و یەک شتێکیان بۆ دابینکەین خوا خێری هەموو لایەک بنووسێ ئینشاءڵڵا بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 قەشایە ماڵ ئەوە پارماڵێکی لومئینە خدای خێری بنووسیت برا دۆز بوو
ئەوانە لۆم کڕین بە لە باشوویم نییە یعنی امکاناتی ماڵ زۆر زەعیفم وەک پێویست کەلوپەلی ناوماڵت نییە ناوڵانیتم چ شتێک زۆر زەرورە کە نەتبی ئێستا هەڵعەم زەرور لە باشوویم نییە کوچلکی دەستت شوم ڕەسالت نییە بەلە خەساڵم نییە بە سەلازش هەمە بە سەلازم شوتێ تێدا تەوانیە خراپ بووە بەڵێ لە بۆ نەوروز دەبی لە بخۆیەکی ئاجووی ئەوەکەم هەنێنیتم لە هەمە مهمتر مامۆستا ئەمە دوێت خانیەکی ئەگە لە بسرمانێت دیکە لە هەنگۆ یعنی ئەو خانی بدەنم بەس خان لە کرێچێتی ڕزگار دەبێت لە کرێتی ڕزگار یعنی بسەرە مانگ دەهێت لە بە من تایە کفارەی کرێ بدەم لە کرێتی لە منداڵە خەمی گەورە منداڵە بە ناچمە دەر بەس مدوێت ئەوانە چار دیوارەکە بیت بێ منات بن خەمی کرێت نەبێت لە منداڵی خۆم لە خۆم ناکەی ئەوانە پێ هەستێنەوە مناڵێکت نەخۆشە لەو مناڵانە تۆ بەێ چی نەخۆشێکی ڕۆژ بین لە چیەتی سەردا سەری چێتی سەری عفونەتێ کەوتووە بەێ پێ قادر مای داهاتە خۆر هاژێم نەبوو کوها ینی کە 12 ڕۆژە کاتێتی توختوری دانا دێمریت لەسەر قادرمە کەوتە خوارم بەێ پێلەکانی گەورە بەڵێ ئەی سەری چی لێ هاتووە بەس ینی سەری دەخوریێت لەولەوای تووشی حەساست بوو عەسەبانی دەبیت عەسەبی شەبێ بەێ بارە مناردە ڕاوزای نەمهێنارد نەمهێنارد دلم نەهات ئەی نەتبردە دکتۆر چی دەڵێ دکتۆری چاک کردوێت یعنی لەبەر بێ پارەی نەبێت دکتۆری باش ئەری بەخۆی دەستم زەعیفە ناتوانم ڕاستی چە نەبێ نەتبردە دکتۆر سەردانی دکتۆر نەکردووە بار یعنی یەک ساڵە نەچێتە ئەری بەخۆی نەمبردیە بەس لەو حاڵی داش ها ینی کوبابی لێ چوونە نەمهێلانە ینی بە فکریە بێبابی بکەن بە جلوبەرگی و بە خواردنی هەمن بۆ جوور خزمەتی کرد ئەری بەخۆی گەلە جاوجی نارم دەڵێن حەلیمە ئەنگار بابی هە بسم الله الرحمن الرحیم دیارە خوای گەورە ئەگەر ماڵی بەخێرخوازان بەخشیوە ئەو ماڵە تاقیکردنەوەشە واتە دوا ڕۆژ لێی دەپرسرێتەوە یەتیم و هەژارێکی بێباوکی بەو شێوەیە هاوکاری نەکردبی لێپرسینەوەی لەگەڵ ئەکرێ ئەو ماڵە بۆ تاقیکردنەوە درایتە ئینسانی لە هەنای هەژار و بێباوک و هەتیمێکی ئەوانێ خوای گەورە ئەو ماڵی لێ ئەستینیتەوە چکەوە بۆ تاقیکردنەوەیە خوا لە قورئانی پیرۆز بە نەس باز دەکا ئینا بەلەوناهوم کەما بەلەونا ئەصحاب الجەنە خوا سوبحانە وتەعالا دەفەرمێ ئێمە ئەوانمان تاقی کردەوە هەروەکو ئەصحاب الجەنەمان تاقی کردەوە ئەصحاب الجەنە پیاوێکی خواناس خواپەرست باغێکی هەبوو و ئەو باغەی کردبوو بە سێ بەش بەشێکی بۆ ماڵی خۆی بەکاردەهێنا بەشێکی بۆ خەرجی ئەو باغە بەشێکیشی بۆ هەژارەکان بەڵام دوازار کە وفات ئەکا سێ منداڵی لە پاش بەجێ ئەمینن ئەو سێ منداڵانە دەڵێن ئێمە وەکو باوکی خۆمان ئەو باغەی بەرهەمی ئەو باغەی نادەینە هەژاران بەیانی زوو ئەچن تا هەژارەکان خەبەریان نێتەوە بۆ خۆیان بە تەنیا ئەو بەرهەمی ئەو باغە بخۆن کەچی خوا سوبحانە وتەعالا موسیبەتێک ئافاتێک لە ئاسماندا دەبارێنیت ئەو باغەی هەمووی دەسۆتینی زا با ئاگادار بن ئەوەی ماڵ و سامانی هەیە بەخوای ئەگەر بێباوک و هەژارێکی ئاوا ببینی خانوێشی بۆ دروست نەکا بڕەپارێشی بۆ نەبڕیتەوە خوای گەورە ئەو ماڵ و سامانە لێ ئەستینیتەوە ئەو ماڵ و سامانە بۆ تاقیکردنەوەیە لە تاقیکردنەوە دەرناچی خوای گەورە ماڵ و سامانی لێ ئەستینیتەوە و ئەمەوێ مژدەچیش بۆ کەسانە بدەم ئەوەی کە نەخۆشی لە ماڵە هەیە هەر نەخۆشیێکی کوشندە خۆی نەخۆشی هەبیان ماڵ و منداڵی نەخۆشی هەبی ئەگەر ماڵ و سامانی هەیە
باڕوو لەو بێباوکانە بکە ماڵ و سامانیان پێبەخشی خوای گەورە شیفان بۆ دینی چکە خوا سبحانه وتعالى لە قورئانی پیرۆز دەفەرمێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا کاتێک کە ماڵ و سامانی خۆ دەدەنە کەسێکی بێ باوک و نازدار و هەژار لە کۆتایی ئاەتەکەدا دەفەرمێ وەلەقاهم نەظرة وسرورا ئیتر دڵیان پڕ لە خۆشی و کامەرانی ئەبی خۆشی ئەگەڕێتۆ ناو ئەو خانەوادەیە پێغەمبەری خوش ئەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام داوو مەرضاکم بالصەدەقە بەبەخشین بە سەدەقە چارەسەری نەخۆشیەکانتان بکەن وەرن بۆ ئەو ماڵە هەژارە خانوویەکیان بۆ بنیاتنێن کە خانی بنیاترا ئیتر خۆشی و شادی ئەگەڕێتەوە ناو ناخی ئەو کەسانەی کە ماڵ بە و هەژارانە بەخشن و خانوویەکیان بۆ دروست دەکەن جا ئەو ماڵ و سامانە خوای گەورە بە ئینسانی دایە بۆ تاقیکردنەوەیە ڕۆژێک دێ ئەو ماڵ و سامانەی لێ دەستێنیتەوە جا تا ئەو ماڵ و سامانە لێ نەستێنرایتەوە پێویستە ڕوو لە خوا بکەین و ئەو ماڵ و سامانە هەروەکو مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس دەفەرمێت ئەگەر ئینسان سەیری کەسێک بکە باغی خۆی دەبڕیتەوە ئەڵێ بە عەقڵ وەختی کاتێک کە باغەکە دەبڕدرێتەوە ئینسان وات ئەگەر بە عەقڵ لێک بدەتەوە باغەکە کم دەکا کەچی هەتا دارمێ و نەبڕێتەوە زیاد ناکە جا پێویستە ئینسان لە ناو ناخ و دڵ و دەرونی خۆیدا خۆی ئاسوودە بکات و وەڕوو لەو هەژار و یەتیم و بێ باوکان جگە لەخوا هیچ کەسێکی دیکە نییە و دوای خوش ئەو ماڵ و سامانە خوای گەورە ئێمە ئاراستەی کردوین بۆ ئەوی لە ڕۆژێکی وە ئێمە لە ژیانێکی خۆش بین و ئەوانش ئاوا بە تەنگ و چەڵەمەی ژیان ببەنە سەر ئەم ماڵەش یەکێک بوو لەم ماڵە هەژار و نەدارانە کە خاوەنی چوار منداڵی بێنازی بێباوکە مەبەستمان بوو ئەم مناڵە بێباوکانە لەم خانووە کرێچێتی ڕزگاریان بکەین بۆ خانووی خۆیان و بەشێک لەو ئازاری کەوتوتە سەرشانیان بۆیان سوک بکەین چونکەم ماڵێک چوار مناڵی بێباوکی تیا ژیان بەسەر بەرێت و لە خانوویەکی ئاوا کرێچی بێت دوو جار ئەرکیان لەسەرە و ژیانیان قورستر ئەبێت بۆی هەمیشە هاوکاریەکانی تۆی خێرخواز ئەبێتە چەترێک بۆ هەژاران و نەداران و منداڵانی بێباوک لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە دەرفەتێکی باشتان لەبەردەستە کە بە چاوی خۆتان ماڵە هەژار و نەدارەکان دەبین و دواتر لەسەر دەستی ئێوەی خێرخواز و بەخشندا ساڕێژی ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان دەکرێت ئێمە لە قەزای سۆرانەوە چاوەڕوانی هاوکاری کۆمەچین لە ئێوەی خێرخواز و بەخشندا بۆ ئەوەی ئەم ماڵە هەژار و بێباوکە دەکرێتێتی ڕزگاریان بکەین و بیان کەینە خاوەن خانی خۆیان و لە نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکان ڕزگاریان بکەین هاوکاری و کۆمەچەکانی تۆ ئەتوانێت ژیانی ئەم خانەوادە هەژار و منداڵە بێباوکانە بگۆڕێت بەخشین
خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 1970 961 35 1950 723 25 55